راپۆرتی شیکاری سیاسی پلنۆمی دەیەمی کومیتەی ناوەندی کۆمەڵە بەشی سێم. خاڵی شەش، لاوەزبوونی ڕەوتە شەڕخوازەکان و دەرفەت بۆ ئۆڵتەرناتیڤی دیموکراتیک. یەکێک لە ئەنجامە سیاسیەکانی ڕێکەوتنی ئەم دواییە بریتیە لە لاوەزبوونی ئەو هێزانەی کە استراتیژی خۆیان لەسەر بردومان دەستێوەردانی ڕاستەوخۆی دەرەکی و داڕمانی لە دەرەوە بنیاد نابوو. ڕەوتە شەڕخواز و سەڵتەنەتخوازەکان کە هیوایان لەسەر توندبوونەوەی گرژیەکانی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی هەڵچنی بوو لە ڕوانگەی ڕایگەشتی واقیعەتە سیاسیەکانەوە لاواز دەبن. ئەم گۆڕانکاریە ئەگەر لەگەڵ بەهێزبوونی بەدیلە دیموکراتیک، چینایەتی و جەماوەریەکاندا هاوکات بێت، دەتوانێت فەزای سیاسی لە دوو جەمسەری دیکتاتۆری ناوخۆیی دەستێوەردانی ئیمپریالیستی ڕزگار بکات و ڕێگا بۆ بەدیلی سێیەم لەسەر بنەمای ئازادی، یەکسانی، ئاسایش و خۆشگوزەرانی پشبەست و بەهێزی هۆشیار ڕێکخستن خەبات و ناوەندێکی ڕێبەری کە لە ناو جەرگەی ئەم ڕەوتە سەر هەڵدەدات خۆش بکات. ریفۆرم خوازان ساڵانێکی زۆر خۆیان وەکو هێزێکی ئاقلانی و دوور لە توندوتیژی بە ڕۆژاوە ناسان. بەڵام ئەگەر ڕێکەوتنی ئەم دوای ڕاستەوخۆ لەلایەن بازنەی بەرتەسکی دەسەڵاتەوە بە بێ نێوەندگیری ڕیفۆرم خوازان بەرەو پێش بچێت، ئەو پەیامە دەگەیەنێت کە بۆ دانوستان لەگەڵ ئەمریکا پێویست بە ڕیفۆرم خوازان نییە. ئاکامی چاوەڕوان کراو بریتیە لە لاوەزبوونی هەرچی زیاتری پێگەی ئەوانە کە هەم هەڕەشەیە لە بەرمەترسی جیۆگۆرکەی ناکارەمەییەکەیان لەگەڵ نائومێدی و بێ ئاسۆیی و هەم دەرفەتە بەهۆی ڕزگاربوونی بەشێک لە هێزە کۆمەڵایەتیەکان لە وەهمی چاکساسی لەسەرەوە وە گەڕان بە دوای ڕێگەچارەی بنەڕەتی تردا. خاڵی حوتەم، دەرفەتەکانی بەردەم بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و ئەرکەکانی ئێمە. خودی ڕاگررتنی کوشتار و کەمبوونەوەی نائەمنی دەرفەتێکی ڕاستەقینەیە. لە سەردەمی شەڕدا هەر ناڕزایەتێکی کرێکاری و جەماوەری با بیانووی شەڕ سەرکوت دەکرا. بە کەمبوونەوەی گرژیەکان دەستگای سەرکوت هێشتا وەک خۆی ماوە، بەڵام فەزای واقعی بۆ خستنە ڕووی داواکاریە پیشەیی و سیاسیەکان بەرفراوانتر دەبێت. لە سەرەتای ئەم قۆناغە نوێیەدا بزوتنەوە ناڕزایەتیەکان بۆ کەمکردنەوەی تێچووی خەبات لەسەرەوە ئامانجە جەخت دەکەنەوە کە ڕاستەوخۆ لەگەڵ دەوڵەت و دامەزراوە ئەمنیەکان بەریەککەوتنیان نەبێت. حەقدەستی دواکەوتووی کارگە تایبەتەکان، گرێبەستی کاتی، دەرکردنی بە کۆمەڵ، زیادبوونی هەغدەستە هاوتەریف لەگەڵ هەڵاوسان و ئەو بەتایبەتکردانەی کە بوونە هۆی بایەپوشبوون، بۆ نمونە حوتەپە، هێبکۆ و ئازەرئابۆی تر لە کوردستان جگە لەو بوارانەی سەرەوە، بەردەوامی بزوتنەوە مەدەنی و فەرهەنگیەکانی کە خاوەن نەریتێکی ڕیشەدارن لەم کۆمەڵگەیەدا لە زمرەی ئەو بوارانن کە دەتوانن ڕێگری بکەن لە زاڵبوونی فەزای نائومێدی و بێهیوایی کۆمەڵایەتی سەرچاوەگرتو لە ئەو بارودۆخە نوێیە. لە هەلومەرجی ئێستادا جۆرێک لە دابەشکاری سیاسی پیشەیی پێویستە. حیزب دەبێت لە تەبلیغاتی خۆیدا لەسەر ئازادی دیموکراتیەکان، مافی مانگرتن، مافی ڕێکخراوەیی سربەخۆ و نەهێشتنی سەرکوت و بەتایبەت لەسەر نیشاندانی ئاسۆی سۆسیالیزم زۆرتر تەرکیز بکاتەوە. لە کاتێکدا هەڵسوڕاوانی کرێکاری لە هێڵی پێشەوەی خەباتدا قسە لە نان کار، گرێبەست و ئەمنیەتی شوێنی کار و هەروەها خۆڕاگری و ناڕزایەتی مەدەنیەکان بکەن. ئەم دابەشکاریە هەم ئاسی هۆشیاری چینایەتی بەرز دەکاتەوە و هەم دەرفەت بە بزوتنەوەکە دەدات کە لە کاتی خستنە ڕووی داواکاریە پیشەیەکاندا پەیوەندی ئۆرگانیکی خۆی لەگەڵ خەباتی سیاسیدا بپارێزێت. بەڵام هاوکات دەبێت بەردەوام سەبارەت بەم مەترسیەش هۆشداری بدرێت. وەرچەرخانی فاشیستی ناوخۆی ڕژێم، بەهێزبوونی زیاتری سپا، ئەمنیتربوونی فەزا و سەرکوتی تونتر لە پەراوێزی شارەکاندا. ڕێنمایی بۆ لایەنگرانی ناوخۆی وڵات ئەوەیە کە داواکاریە دیاریکراوەکان ئاوێتەی بەرزترین ئاستی وشیاری و وردبینی ڕێکخراوەیی بکەن. ئەرکی بنەڕەتی لەم قۆناغەدا ئەوەیە کە نەک هەر نابێت ڕێگا بدرێت چاوەڕوانی پاسیڤ و ناچالاک جێگەی ڕێخستنی ئەکتیڤ و چالاک بگرێتەوە، بەڵکو دەبێت ئەم قۆناغە ببێتە دەورانی ڕۆشنگەری و ئاگایی بەخشین، دروستکردنی پەیوەندی لە نێوان کۆڕ و کۆمەڵە جیاوازەکانی ناڕزایەتی و خۆئامادەکردن بۆ شەپۆلەکانی داهاتووی خەباتی کۆمەڵایەتی. خاڵی هەشتەم، ئاخێزی ساڵەکانی 1396 هەتاوی تا 1404 هەتاوی و دەرس و ئەرزمونەکانی. یەکێک لە گرنگترین تایبەتمەندیەکانی ئەم دەورانە بریتیە لە داڕمانی سنووری نێوان نان و ئازادی، ئەگەرچی چەخماخەی هەندێک لە ناڕزایەتیەکانی وەکو 96 و 98 بەهۆی کێشەکانی بژێوی و سوتەمەنیەوە لێدرا، بەڵام بە خێرایی بەرەو بە ئامانجگرتنی بنەماکانی دیکتاتۆری ئاینی و گشت پێکهاتە سیاسیەکانی هەنگاوینە. لە ساڵی 1404دا پەیوەندی نێوان هەڵاوسانی لە ڕادەبەدەر و بێمتمانەی سیاسی گەیشتە لووتکەی خۆی، کە مەش نیشانەی ئەو ڕاستەیە کە کۆمەڵگە چیتر باشبوونی بژێوی ژیان
بە بێگۆڕانکاری بنەڕەتی سیاسی بەمەحاڵ دەزانێت. بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە ساڵی 1401دا خاڵێکی وەرچێرخانی نەک تەنیا سیاسی بەڵکو و کلتوریش بوو. ئەم ئاخێزە باڵەنگاریکردنی باوک سالاری و کۆنترۆل و دیکتاتۆری بەسەر جەستەدا دەستکەوتێکی بەرجەستەی وەکو لە گۆڕنانی بەکردەوەی یاسای حیجاب و گۆڕینی تێڕوانینی کۆمەڵگەی بەرامبەر بە یەکسانی ڕەگەزی بەدەزێنە. ئەم گۆڕانکاریە فەرهەنگیانە بە پێچەوانەی هەوراز و نشێوە سیاسیەکان لە قوڵای کۆمەڵگەدا جێگیر بوون. لە ساڵی 1396 بەدواوە ناڕزایەتیەکان ناوەندە گەورەکان و چینی مامناوەندیان تێپەڕاند و شارە بچووکەکان و چینە هەژار و دەستکوردەکانی بە شێوەیەکی ئەکتیڤ و چالاکانەتر لەخۆگرت. هاوتەری بوون و لێک نزیک بوونەوەی داواکاریەکانی معلمان، کرێکاران، خانشینان و خوێندکاران نیشانەی شکڵگرتنی ئازارێکی هاوبەشە لە دەوری تەوەرەی عەداڵەت و کەرامەتی ئینسانی. ئاخێزەکانی ئەم دەورەیە بە تایبەت خەزاڵوەری 98 و بە فرانباری 1404 نیشانیدا کە حکومەت لە پێناومانەوەی خۆیدا هیچ سنوورێک لە بەکارهێنانی دڕندەی و کوشتاری بە کۆمەڵ ناناسێت. لەم پەیوەندیەدا نابێت ڕۆڵی فریوکارانەی هێزە ڕاستڕەوەکان واتە سەڵتەنەتخوازەکان و دەستێوەردانە دەرەکیەکانی وەکو ترامپ لە بەرچاو نەگیرێت کە لە ساتە وەختەستیارەکاندا لە جیاتی بەهێزکردنی بزوتنەوەکە بوونە هۆی بەلاڕێدابردن یان زیان پێگەیاندنی. چەند دەرس و ئەزموون بۆ داهاتوو. گەورەترین خاڵی لاوازی ئەم ئاخێزە خۆڕسکانە بریتی بووە لە نەبوونی ڕێبەریەکی یەکگرتوو، نەبوونی حیزبێکی سەرتاسەری و ڕێکخراوگەلێکی سیاسی خاوەن جێگە و پێگەی کۆمەڵایەتی. گوشاری ئەمنی و بڕێنی ئینتەرنێتیش بەردەوام ئەم بۆشایە ڕێکخراویەیی قوڵتر کردوێتەوە. گرنگترین دەرز بۆ زەحمەتکێشانەوەیە کە ئازادیە مەدەنیەکان، دادپەروەری ئابووری و یەکسانی ڕەگەزی لێکدانەبراون. خەبات بۆ نان بەبێ خەبات لە دژی ستەم و سەرڕۆیی ناگاتە ئەنجام و بە پێچەوانەشەوە. بەبێ بوونی ڕێکخراوە سەربەخۆکان و داواکاری ڕوون و شیاوی بەدیهاتن، تەنانەت ئاخێزە مەزنەکانیش لە بەدەزێنانی گۆڕانکاری دەستبەجێ سیستەمی سیاسیدا لەگەڵ ئاستەنگ بەرەو ڕوو دەبنەوە. و لە سەرنجام نابێت سەرکەوتن تەنیا بە ڕوخانی دەستبەجێ حکومەت بپێورێت. هاوپشتی بە کۆمەڵ بەهێزبوونی ڕۆحیەی خۆراگری و گۆڕانکاری لە فەرهەنگی سیاسی کۆمەڵگادا لە زومرێ و دەستکەوتانن کە ڕێگە خۆشکەرن بۆ ئاڵ و گۆڕە گەورەکانی داهاتوو. خاڵی نوێیەم وێنە گشتیەکە و ئەرکی هێزە چەپ و ڕادیکاڵەکەن. وێنەی گشتی دوای ڕێکەوتنەکە بەم شێوەیە لەسەرەوە هەوڵدان بۆ بنیاتنانەوەی ناوەندە فەرماندەیە زیان پێکەوتوەکان، سەر لە نوێ ڕێکخستنەوەی دامەزراوە منیەکان، دابشکردنەوەی ڕانت و کۆنتڕۆڵکردنی کەلێن و ناکۆکیەکانی ناو بازنەی دەسەڵات، لە خوارەوە بەردەوامی و تەنانەت قوڵبوونەوەی ناڕزایەتیە کۆمەڵایەتیەکان، هەژاری و نایەکسانی، بێ ئاسۆیی گەنجان، تووڕەیی و بێزاری ژنان، دژ بە هەڵاواردن و سەرکوت و هەروەها ئەزمموی سەرکوتی توند و بێبەزەیانە لە بزوونەوەکانی ئەم دواییەدا. پرسی سەرەکی ئەوە نییە کە ئایا ناڕزایەتی بوونی هەیە یاخود نا، ناڕزایەتی بە قوڵی بوونی هەیە، بەڵکو پرسی سەرەکیەوەیە کە ئەم ناڕزایەتیانە چۆن لە چ ڕەوتێکدا وە بە چ شێوازێکی ڕێکخراوەیی دەتوانن ببنە هێزێکی سیاسی و کۆمەڵایەتی هۆشیار و بەردەوام و کاریگەر. ئەگەر ڕەوتی ڕێکخستن لە خوارەوە لاواز پەرشوبڵاو و بێ بەرنامە بمێنێتەوە، بنیاتنانەوەی دەسەڵات لەسەرەوە دەستی باڵای دەبێت. ئەگەر چی ناتوانێت قەیرانەکە بە تەواوی چارەسەر بکات، بەڵام ئەگەر بزوتنەوە کرێکاریەکان، ژنان، خوێندکاران، هەراوێزنشینان و خاننشینان بتوانن داواکاریە ئابووری و کۆمەڵایەتیەکان بە داواکاریە دیموکراتیەکانەوە گرێ بدەن، ئەزمونە پەرشوبڵاوەکانی ڕێکخراوەیی بگۆڕن بۆ تۆڕی سەرتاسەری و بەردەوام و لە دەوری ئاسۆیەکی ڕوونی عەداڵەتخوازی و ئازادیخوازیدا یەکگرتوو بن. ئەو کاتە ڕێکەوتن نامەکە ناتوانێت داهاتوو بەتەواوی لە چوارچەوەی سات و سەودای نێوان زلهێزەکان و بازنەی بەرتەسکی ڕژێمدا قەتیس بکات. لێرەدایە کە ئەرکی هێزە چەپ و ڕادیکاڵەکان ڕوون دەبێتەوە. نەگرەوکردن لەسەر شەڕ و دەستێوەردانی دەرەکی، نەهیوا بەستن بە چاکسازی و ڕیفۆرم لە لووتکەی هەڕەمی دەسەڵاتدا، بەڵکو دروستکردنی پەیوەندیەکی زیندوو لە نێوان خەبات بۆ نان و کار لەگەڵ خەبات بۆ ئازادی و یەکسانی و ڕێکخستنی هۆشیارانەی ئەم خەباتە لەسەر ئاستی سەرتاسەریدا. بەڵێ بینەران، بەشی سێمی گزارشی سیاسی پلنۆمی کۆمەڵم پێشکەشکردن بەشەکانی تریش لە بەرنامەکانی ئایندا بۆ ئێوەی ئازیز دەدا خوێنمەوە.